پێکاتی سەرنجیانی شێروانەش بەم شێوەیە ئەمڕۆ لە بەرامبەر یانەی ویلایەتی یاری پێ دەکات هەروانبەری بێپارێز هەروەها لە بەریبەرگری هەستیان شاد مەسئولان لە لایەکاندا بەم و غەریب و بینەرعەلی لە ناوەڕاستی یاریگەشدا محەممەد ئەرکان و محەممەد رشاد و محەممەد سابر لە هێری پێشۆش محەممەد حەمید و عەلی کاکوونیە و دانا کامران لە یانەی شێروانەش بەم شێوەیە بۆ یاریگەڕۆ يحيى حسين برایه والباريزة ورضا صحيح محمد عبد الرحمن أسامة جعفر وديمن فرج ومحمد طه لا تكاتي يدجي يعني شيروان ويعني كانوا قرب يعني ذاتي تعرفاني نوجواني بو دفتي يعني
یاریدان تسلیم عبدالخالق
Thank you.
ئەوانە سەفیری بۆ یەکەم بۆ بەردەوامی یاری بنیادی دەرەگای یاریدان سەرفی لە جوانی مەملەکەتانی گێمی یەکەمی یاریەکەی سەفی مەکۆر ئەوانە سەفیر
ولا صورة خلد دي حتى خلد ده
عبدالله حمد دیگر انتوا ذلك الولاد دار الكمال يوم لا شيء خاص يرجع تابع كمال أبو رئيس تقريب تابع معطوب عندهم نفس الثالث يرجع ياري بيلان أربعة يرجعوا إنسان بقرية الجان إنسان بكمال معطوب تكتو دار زد بو يرجع دار الكمال أحمد زياد أكو زيد ياريا لاشين يرجع جوجا يرجع سنجر عبد الكريم سنجر ولاي أكو زرقت ولاي يرجع بوتان أمدار أنو بوكاتو يلا يكاتو جوين نامبر جوي نامبر يرجع يان شو بتسوي يأتي أمام سلوكا لا جنجوكا فرقبياني لا أنتاجا رحمة محمودين جوين ويش إسباني لا جنجي جوكا فرقبياني أنتاجا بيدوها بالكوان فرقبياني لا أنتاجا يسرق جيب سلطة لا بكي سنجر عبد الكريم سنجر باول وسنجرو لا فرعيجو بالكات ولا بوتان بوتان لا نورات الجوا ذلك الحين وشمسين شمسين ياسين شمسين دلوة شمسين ولاية سافر عبد الخالق سافر عبد الخالق يعني شێروانه لا تستطيع بوتان دهام و سنگر محمد و انسان اندر بسرتوا جارك تذكر سوى خاصيات جانان يعني بيعتوا شرقين منصور قومنا شرقات
ولاي بلاد شمسين يلا شمسين ياسين شمسين ولاي بلاد بلاد صالح بلاد صالح هو الجوزة وانزل كوتایی یارکا برایه بلاد بلاد
ولا شمسين تبغى اللي برضه تشوف عمزة كان الآن هي بركي يعني بوتان دينا ولا يرسم سانجر عبد الكريم والله بەڕاستی ئەمە یاری پێشوو کاریگەری زۆر هەبوو لە سەرمان لە ڕووی دەرونیوە لە یاریگای خۆمان 6 گۆڵمان خوارد هەندی ئەسباب هەبوو لە یاریە یەکەم سەرەتای هەفتەی مانگی ڕەمەزان بوو لە ڕووی مەشقوڕایانە زۆر جدی نەبووین لە ڕاستیە دوای 5-6 یاریزانمان مصاب بوو لە یاریە تقریبا دقیقەی 70 یاریزانێکمان تەرک کرا ئەوە بوو کاریگەری زۆر خراپ بەسەرمانە بوو حتا ئەم هەفتەیە لە ڕووی تەمرین و توانیمان ئیش لەسەر دەرونی یاریزانەکان بکەین بیگەڕێنەوە لەبەرەوە فڕقەمان ئەلحەمدولیلا ئەمساڵ ئەنجامێکی باشە بۆ سوپاس بۆخوا گەڕانەوە ئەم یاریە گرنگ بوو بۆ ئێمە بتوانین سێ خاڵیتا بەدەست بێنین بۆی بگەڕێن و منافەسەوە سوپاس بۆخوا ئەوەی ویسمان یاریزانەکان بە ڕۆحیەتێکی ترەوە یاریان کرد لە ڕووی دەرونیوە زۆر مرتاح بوون ئەم سێ خاڵە بۆ ئێمە گرنگ بوو هیوادارم بتوانین لە هەفتەکانی داهاتووە یەکێک بین لەو تیپانە کە بتوانین ڕکابەری بکەین ئینشاءالله و دەستخۆشیش لە ینی براتیەکەم ینی براتی یانەیەکی بەهێزن یاریێکی قورس بوو ئێمە لە دەرەوەی یاریگای خۆمان سەرەتا بەناوی خی گەورە بەڕاستی بەنسبەت یاری ئەوڕۆ ئەوان بیدایەتی بەزەخت گەمایان لەگەمەدا کرد ئەمە دوو غەڵەتی خۆمان تۆپانیەکەمان داوان بەلەپەلی پێشەوەمان نەکرد بە ئەمەندەمانتانی زۆر بە ئاسانی ینی ئەنجامەکە بۆ خۆمان یەکلا بکەینەوە بەس چکە پەلەپەلمان دەکرد و بە دوو غەڵەتی خۆشمان تۆپانیەکەماندا زۆر لەوانش باشتر تۆپانێمان کرد فرسەمان زۆر هەبوو لە دەستماندا ئینشاءالله هەوڵ دەدەین لە یاریەکانی تەعویز بکەینەوە بتوانین لە ڕکابەریەکان بەردەوام بین و لە ڕێز پێشەوە بین ئینشاءالله